السلام عليكم. عليك السلام يا صاحبي كيف بەهار هایە ئەمە ئەڕۆین بەو شاخانە بەدوای کنگراو بەدوای حازاو بەدوای ئیندار گونۆر پێگەی خەڵک بە زۆری ئەڕوا بە دوای گونۆر ڕائەگەڕێت و بۆ ڕۆین بەو شاخانی گوڵان و چەمەرگە و فەقێزنە و ئیمام قاور و مچەکوێر و دێوانە و کەکێ و سێوسێنان و هەمی ئەگەڕێن ئەو شوێرانە بە دوای هاز و کنگر و ئەوانە وەرە بڕە نیوەی تر بێنە هێنە زەکەریا چی بێت حاج علیمان دووەزارم دێت کنگرمان بۆیە هازی پەلکەمان بۆیە هازە ڕەشەمان بۆیە پیچکمان بۆیە مەنی مەنتیقەی خۆمانە مەنتیقەی خەراخە مەنتیقەی هەروەها بێتەوە پوڵنگەیە مەنتیقەیە پساکانە ئەو بەرە ئەمانەمان بۆیە ڕێک نەقلەکەی ئینشەڵا بۆ هەولێر بۆ دۆک بۆ مووسڵ بۆ مەنتیقانەیە ڕوا سیانزە کیلۆ مەریوان سیانزە کیلۆ ڕزگار